8 ساڵ بەسەر تیرۆرکردنی کاوەگەرمیانی شەیدی قەڵەم تێپەڕ دەبێت و کەیسی کپکردنی ڕای ئازادی بەردەوامە و نوێنەری کەسوکاری سزادراوانی بادینان دەڵێت بە فشاری مەدەنی ئازادی بەرفراوانتر دەبێت. سەرەتا کاتێککە ئەو کەسانێکت باسی گەندەلیانە کرد و باسی ئەنجامدانی چاکسازیانە کرد، باسی یەکسانی و دەتپەروەریانە کرد لە هەموو سنووری گەرمیان کاوە گەرمانەیەک بوو و لە خەڵکی بادینانیش چەند کەسێک بوون، بەڵام ئێستا هەر ماڵێک کاوە گەرمیانیەک و سەردەژ عوسمانێک و شێروانێک و گوهدار زێبارێک و شوان سعیدێکی تێدا دروست بووە. ڕخنەگرتن بە مانای ڕوخاندن ناهێ، بە ڕخنەگرتن بە مانای دروستکردن و پارێزگاری دێت، بەڵام دەسەڵاتێک ڕخنە و توزام تەشیر و لێکترازن لێک جیانەکاتەوە ئیتر ئەمە تاوانی ڕۆژنامە نووسیە. دڵنیام دۆخەکە ئاوا نابێت بە بەرژەوەندی چینی ڕۆژنامە نووسان و کەسی ئازادی خواست کۆتایی پێدێت. کەسوکاری کاوەگەرمیانی پیان وایە بەشێک لە ئاوڕێنی کاوەگەرمیانی بە بێدەنگی و بە شێوازێکی تر تیرۆر کراون. چالاکوانێکی مەدەنیش دەڵێت تیرۆری معنەوی کاریگەری نەرێنی لەسەر ڕای ئازاد دروست کردووە. ئێمە کە سەردەشت و سۆران تیرۆر کردان لە خۆپیشاندانەکان بەشدار ئەبووین ئەمانوت دەبێت ئەمە دواهەمین کەس بێت لە ڕۆژنامە نووسان تیرۆر بکرێت، بەڵام بەداخەوە دووبارە خوێنی تری بەدوا هات، دوای کاوەگەرمیانی بەدوا هات، دوای ئەوە وەداد حوسێنی بەدوا هات، دوای ئەوە چەند شاعیرێکی بەدواوە هات بەداخەوە و ئێستا دۆخی ئێستا لە تیرۆر تێپەڕیوە. ئێستا یاریکی تر لەگەڵ ڕۆژنامە نووساکەن هەستەکەن هەوڵەدەن ڕۆژنامە نووسان تێو بگلێنن لە کۆمەڵێک دەستکەوتی مادی پاری پاشەخەنە بەردەم ڕۆژنامە نووسان. ئەم جۆرەگە لە تیرۆرکردن بەداخەوە تیرۆرکردنە تۆ دەنگی ئازاد لە وڵاتە نێڵی هەمووی بکڕی بۆ خۆت بەداخەوە. بۆیە ئێستا بەو شێوەیە ڕۆژنامە نووسان تیرۆرەکەن. ئەوەی کە تیرۆر کە نەتوانن بە پارە بیگرن چی دەگەن؟ ئەو کاتە تێن زیندانیەکەن. بەڵێ لە هاوڕێگانی هاوڕێکاویتیایە بە پارە کڕاوە بەداخەوە. و ئەکرێ بڵێم لە ڕاستیە ئەوان لە پێناو ژیانێکی خۆشگوزەرانە کرامەتی خۆیان هەرزانەکەن و ئەمە دیوێکی زۆر ترسناکە و پێویستە کات لان خەڵکەوە ئەو کەسانی کە خۆیان ئەفرۆشن ئەو ڕۆژنامە نووسانەی کە مامەڵە ئەکەن و بەجۆ لە جۆرەکان فترێکی زەمەنی دێن مەسەن بە ناوی ئازادی خوازیەوە ناو فیگەرێک بۆ خۆیان دروستەکەن و دوای خۆیان ئەفرۆشن، دەبێت خەڵک عینیان کات سەرزەنشتیان کات وەلیان قبوڵ نەکات. بەڵێ ئەوە جۆرێکە لە تیرۆری شەخسی بە مانای معنەوی. پاش 30 ساڵ حکومڕانی لە هەرێمی کوردستان بە ناوی ئازادی و دیموکراسیەوە هێشتا پێشێلکردنی مافەکانی مرۆڤ بەردەوامە و ئامادەبوانی مەراسیمەکە و بەشێک لە وڵاتیانی کوردستان دەپرسن کەی واز لە چەک دێن و یاسا جێگەی گولە دەگرێتەوە. ڕێبین محەممەد شارپرێز، گۆڕستانی کەلاری کۆن.